کە جارێککە لە دیداری سلەیمانی لە زانکۆی ئەمریکی لە سلێمانیەوە لەگەڵتانن. دیداری ئەم جارەمان لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئێحسان شێخ عەلی عەبدولعەزیز ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کوردستان. مامۆستا زۆر بەخێر بن، گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە کورتەش لەگەڵتان. وەکو گوتم پێم خۆشە زۆرترین پرسیار بکەین و زۆرترین وەڵامیشمان دەست بکەوێتەوە. با لە سوێند خواردنی پەرلەمانتارەکانی ئێوە لە پەرلەمانی کوردستان لەوە دەست پێ بکەین. هەندێک جۆرێک لە ڕەخنە یاخود لە ئیشکالیەت دروست بوو لەوەی کە پەرلەمانتارەکانی ئێوە شوێنی و پەرلەمانتارانیان گرتوتەوە کە دەستیان لە کار کێشاوتەوە. بۆ خۆدەزانی ئەمە کارێکی دۆستوریە، کەواتە هۆکاری ئەم ڕەخنەگرتنە چیە، بۆچی ئەگەڕێتەوە؟ بسم الله الرحمن الرحیم. طبعا ئەمڕۆ 16 یادی کیمابارانی هەڵەبجەیە و خۆمان لەو کاتە لێ بووین لە ناو کیمابارانەکە و هاوخەمی خۆمان بۆ هەموو قوربانیانی هەڵەبجە و دەڤەرەکە و هەورامان و شارە زۆر و هەموو لایەک. و الحەمدولله خەبەری خۆشیش هەیە بۆ هەڵەبجەکە بێتە پارێزگای 19هەم و ئەو پێگە مێژوەی خۆی ئینشاءالله لە مستەقبەلا بەدەست بهێنێت. و ئێمە هەمیشە هەوڵمانداوە لە دەرەوە ناوی کوردستان کە پێگەی هەڵەبجە بەهێز بێت، هەم لە کوردستان هەم لە عێراق هەم لە دەرەوەی وڵات. ئەمە بەنسبەتی ئەوەی براگەن ئێمە کە ڕۆشتینەتە پەرلەمان کەس خێری پێ نەکردوین، شتێکی قانونی بووە کە ئەو برادرانە دەستیان لە کار کێشاوەتەوە. پێش هەموو شتێک ئێمە بە لیستێک داخلی ئەو ئینتیخاباتە بووین و دەنگەکانمان تێکەڵ بوون، ینی دەنگی هەردوو لامان لەناو ئەو لیستایە. بەپێی قانونیش ئەوان یەکەم اختیاری خۆیانە کە زۆری لێ نەکردوون کەەوە پەشیمان بنەوە یا لە پەرلەمان بکشێنەوە، بەڵام کە کشاونەتەوە ئێمەش مافی خۆمانە، مافی دەنگدەری خۆمانە کە دەنگیان بە ئێمەداوە کە بڕۆین نمایندەی ئەو دەنگدەرانەی خۆمان بکەین لە پەرلەمانە و ئەو جێگە گرنگە چۆڵ نەبێت بەڕاستی و بتوانین دیفاع لە مافەکانی خەڵک بکەین. ئەگەر بە نیسبەتی ئەوەش ئەڵێن کە ماوەی بەسەرچووە، من لەو باوەڕام مەجلیسی محافەزات بەسەرچووە، ئەی بۆ لێ بۆ ناکشێنەوە لە زۆربەی جێگەکانە مدیر ناحێ و قایم قام و ئەمانیان هەیە ئێوانە بۆ ناکشێنەوە. ئەی لە جێگەک ئەمە هەموو جارێک مزایدەیەکە کە ئەیکەن بەسەر هاوڵاتیانی کووردا. هەمیشە عادەتیان وایە ئەو حیزبانە بەداخەوە کە ناوی خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆن، هەمیشە دائیمەن 2 مانگ 3 مانگ پێش ئینتیخابات دێنە دەرەوە، هەنێک ساڵێن بە حکومەت 4 ساڵ بەشدارە بن لەگەڵ حکومەتە و کێکەکەی خۆن، بەڵام هەمیشە 2 مانگ 3 مانگ دێنە دەرەوە لە حکومەت و قسەی پێڵێن بۆی عەتفی خەڵک بجوڵێنن. بەڵام لەو باوەڕام خەڵک لە مەولا لەوە زۆر هوشیارترە. ئێمە لە تەمەنی ژیانی خۆمانە هەمیشەیی لەگەڵ خەڵکا بووین. ئێمە لە یەکەم ئینتیخاباتی کوردستانە کە بەشدار بووین لە کوردستانە لە پێناو مەسلحەتی خەڵکە، پێمان ناوە بە هەموو مەسلحەتێکی خۆمانە وتومانە لەبەر خاتی ڕێکەوتنەوەی کە شەڕ نەبێ هەموو مافێکی خۆمان لەدەستداوە لە کاتێکە ئێمە یەکێ لە هێزە هەرە گەورەکانی کوردستان بووین. لەبەرەوە کەس نەیە ئەو مزایدە لەگەڵ ئێمە بکات کە بە شێوەیەکی وابزانێ ئەمە ئەوەی تەنها مزایدەیەکی ئینتیخابات نەبێ هیچی تر نییە. فەرموو با ئێمە کامەیان لەو حیزبانە کە خۆیان بە مەردەزانن با بێن لەگەڵ منە دیبەی تێ بکەین زانین کێ کاری بۆ میلەتە کردووە لە ژیانی سیاسی خۆیان. زۆر باشە. مامۆستا ئێحسان بابینە سەر مەسەلەیەکی تر بۆ خۆ دەزانی هەڵبژاردن بە هەر هۆکارێک بێ بۆ ساڵێک دواخرە. ئێستا هەموو دۆستەکانی کوردستان کە ئەڵێم دۆستی کوردستان یعنی دۆستی خەڵکی کوردستان بە هەموو لایەنە سیاسیەکانەوە داوامان لێکەن، دەڵێن دەبێ ئەمساڵ هەڵبژاردن کرێ. ڕای بزوتنەوەی ئیسلامی لەسەر هەڵبژاردن چییە؟ ئێوە پێداگیری دەکەن لەسەر هەڵبژاردن؟ بەڵێ طبعاً ئێمە بە تاکید ڕاستە ئێمەش لەگەڵ زۆر لەو لایەن و دۆستانە دانیشتمان کردووە و هەرێمی کوردستان پێویستی بەوە هەیەکەوە هەڵبژاردن بکات. لەبەرەوە زۆربەی دۆستان هەر لە ئومەمی متحیدەوە تا وڵاتانی دەرەوە ئەو پرۆسە سیاسی کە لە کوردستان هەیە بۆەوەی جێگیر بێ، بۆەوەی زیاتر ئەو دۆستانەش دڵخۆش بکرێن، ئەبێ ئەو پرۆسە سیاسی بەردەوام بێت. طبعاً لەبەرەوەی کە ئێستاکێش ظروفێک هاتوۆتە پێشەوە لەو باوەڕام ئەگەر ئینتیخاباتێک بکرێ لەوانەیە هێزی تازەش بێنە پێشەوە، لەوانەیە شێوەی کورسەکانی پەرلەمان گۆڕاکاری بەسەرا بێت، ئەو کاتە لەوانەیە بتوانێت حکوومەتێکی باشتر و چاکتر و بەهێزتر بۆ کوردستان و لەوانەیە ئەو ئینتیخاباتە بێتە هۆی ئەوەی کە لایەنە سیاسەکان هەمویان لە یەکەوە زیاتر نزیک بنەوە و بتوانن بە هەمووی ئەو پارێزگاری لەو دەستکەوتانە بکەن کە ساڵهای ساڵە میلەتی کورد شەڕی بۆ کردو. باش مامۆستا ئێحسان ئەگەر هاتوو لایەنێک لە لایەنە سیاسیەکان بیتر ئیسلامی بێ یان نائیسلامی بێ، ئەگەر هاتوو ئەوان جۆرێک لە ڕێگریان کرد یاخود نەیانویست بەشداری لە هەڵبژاردندا بکەن، پێت وایە دەبێ هەڵبژاردن هەر بکرێت بەبێ ئەو لایەنەش؟ من لەو باوەڕام باشترین شت گفتوگۆیە، ئەبێ هەموو لایەنەکان گفتوگۆ بکەن لەسەر
چۆنیەتی هەڵبژاردن و طبعا ئێستاکێش کە ظروفێک دێتە پێشەوە کە محافظی هەڵەبجە بێ بە محافظە طبعا تۆ ناتوانانی وەکو پێشتر معاملەی لەگەڵا بکەیت ئێمە هەموو جهدێکمانەخەی نەگەڕکەوە پارێزگای هەڵەبجەش بتوانێت زۆرترین ئەندام پەرلەمانی هەبێت طبعا ئێستاکە تۆ ناکرێ وەکو بەشێک یا مقاتعەیەک لە محافظەیەک حسابی بۆ بکەیت لەبەرەوەی ئێستاکێ مەوزوعی هەورامان و هەڵەبجە و ئەو منتیقانەش ئەبێ حسابێکی تایبەتی لەبەرەوەی بێ پرۆژە یاسایەکی تری بۆ دەربچێ کەوا شێوازی کورسیەکانی کوردستان بە پێکهاتەکانەوە بە پارێزگاری هەڵەبجە ئەبێ بە شێوەیەکی وای بێ ڕەزامەندی هەموو لایەنە سیاسەکانی لەسەر زۆر باشە مامۆستا ئیحسان دوا پرسیار ئەو کێشەی لە ناو بزوتنەوەی ئیسلامی هەیە بۆ خۆ دەزانانی یعنی ئەوە کێشەیە کە خەڵک قسەی لەسەرەکە خۆشتا قسەی لەسەرەکەن دەتانەوێت چۆن چارەسەری ئەو کێشەیە بکەن ئەگەر هاتوو بۆ هەڵبژاردن بە دروستی جیاواز بەشداریەکەن یان ئەگەرێکەیە کە جارێک کە بتوانن پێک بێنەوە ئەو کێشەیە چارەسەر بکەن ئەو کێشەیە زیاتر ئێمە ینی کێشەیەکی ناخۆییە و ئێمە من خۆم پەیوەندیم زۆر باشە لەگەڵ زۆربەی ئەو برایانە و ئێمە هەمیشە جوتومانە ئەو برایانەی کەوا ماندوو بوون لە بزوتنەوەی ئیسلامیە بزوتنەوەی ئیسلامی ماڵی هەمویانە و جێگەی هەمویانە فەرم و بابیان کار بکەن ئەگەر مشکلەیەکی تەکنیکیش هەبوو بێ بە هیچ شێوەیەک ئەوە ناهێنێکەوە مەسەڵەن بڕۆن یا زیاتر کارێکی ئیعلامی بکەن لە دەروی بزوتنەوە بەڵام خاوەنداریەتی بزوتنەوە هەموو کەسێک کەزانێ خاوەنداری بزوتنەوە کێیە و ئەو شتانە شتێک نەبێت لە ئیعلاما هیچ شتێکی تر نییە لەبەرەوەی خاوەندارەتی بزوتنەوە معلومە مؤسسینی بزوتنەوە معلومن کە کێ ئەمانەش هەمی لەم نزیکانە هەمی کۆتایی پێدێت و ئەو ئێمەش لایزار هەر لە حیواریان لەگەڵێنە ئەو برایانە بگەڕێنەوە سەر ڕشد و عەقڵی خۆیان و بگەڕێنەوە و ئەو خەباتەی کە کردویانە ناو بزوتنەوەی ئیسلامیا بەردەوام من و ئێمە بە هەموو شێوەیەکیش پشتگیریەکەین و هەر خاڵێکیان هەبێ بۆ چاکسازی بۆ باشکردن و بەهێزکردنی بزوتنەوەی ئیسلامی ئێمە بە هەموو شێوێتە ئیدیانەکەین لەبەرەوە من خۆم لە حیوارام لەگەڵیانە و چەند برایەکی زۆریشان هاتوونەتەوە مجموعەیەکی زۆریشان لە حیوارام لەگەڵیانە ئینشاءالله ئەوانیش هەموویانە گەڕێنەوە و ئەو کێشەش کۆتایی پێدێ زۆر باشە زۆر بەڕێز مامۆستا ئیحسان شێخ عەلی عەبدولعەزیز ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کوردستان گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە کورتە بە ئومێدیەوەی کە لە داهاتوو دیداری زیاتر و شەڕتر و پرسیاری زۆرترمان هەبێت دووبارە سوپاس بۆ ڕێزمانەیە بۆ جەنابتان بۆ بینەرانتان سەرچاوم بینەرانی بەڕێز بەم جۆرە ئەم دیدارەمان کۆتایی هاتی لێت تا دیدارێکی نوێ و کەسایەتێکی تر شاد و بەختەوەر